دیاردەی هەڵگرتنی چەک دیاردەیەکی جیهانیە و هەوڵ و هۆشیاریەکانیش هەر بەردەوام هەن بۆ ئەوەی کە خەڵک هاوڵاتی زۆر زیاتر تێبگەن لەو ڕۆی کە خۆیان بە دوور بگرن لە چەکی نایاسایی و هەرچەندە کە ڕێگە پێدانەکان جیاوازە بۆ هەڵگرتن و مامەڵەکردن بە چەک بێگومان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیەکە ڕێگەدانەکان وەک باسمان کرد جیاوازە بەڵام زۆر جار لە پاڵ ڕێگە پێدانەکانش هەر سەرپێچی هەبووە ڕووداوی توندوتیژیش هەر کراوە و قوربانیشی لێکەوتۆتەوە. دەپرسین هۆکاری چییە کە مرۆڤ کاتێک مەترسی لەسەر ژیانی دروستە بێ پەنا بۆ توندوتیژی ئەبا بۆ زۆر جار کێشەکان بە چەک بنبڕ ئەکرێن. پرسیار زۆرن من ئەم پرسیارانە هەوڵدەم لەگەڵ میوانەکەم گفتوگۆی لەسەر بکەم کە فازڵ عومەر کۆمەڵناس سەبارەت بە بنبڕکردنی چەکی نایاسایی و کەمبوونەوەی توندوتیژیەکان قسەی لەسەرەکەی بەخێر هاتی. پێیانیتان باش سپاس بۆ دەرفەت تا ڕێزم هەیە بۆ بینەرانتان. بژی سپاس دەکەم. کاک فازڵ پێشەم شتە بابزای مێژووی داماڵینی چەک یاخود کۆکردنەوەی چەکی نایاسایی بۆ کێ گەڕێتەوە کە ئێستا حکوومەت یارێمی کوردستان ماوەی هەفتەیەکی داناوە ئایا ئەو هەفتەیە چۆنڵێ بەسە؟ باڵێ زۆر سپاس جارێکی تر لە ڕاستیە پرسی داماڵینی چەک و با بڵێن ڕاگەاندنی هەفتەیەک لە هەڵمەت بۆ ئەو بابەتە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ئەگەڕێتەوە بۆ با بڵێن یادی دامەزراندنی نەتەوەیە گرتوەکان کە لە ساڵیادی خۆیان هەفتەیەکی دەستنیشان کردو بۆ ئەم پرسە کە لە 24 دەی هەموو ساڵێک دەست پێەکە تاوەکو 30 دەخایەنێت و لەم چوارچێوەیەدا هەوڵەکان لە ڕووی یاسایی و بە شێوەیەکی کردداری لە پەیوەند بە داماڵینی چەک و هەروەها بڵاوکردنەوەی هۆشیاری لە ڕێگەی ڕێکخراوەکان و لە ڕێگەی میدیاوە بۆ ئەوەی کە با بڵێن هاوڵاتیان دوور بکەونەوە لە چەک و لە بەکارهێنانی تەنیا پرسی داماڵینی چەک بە تەنیا لەم هەفتەیە ئەتوانین بڵێن کەمە کافی نییە باڵێ پێویستیشە لەگەڵ یا هۆشیاری بڵاو بکە باڵێ هەرەوەی کە نەتەوەی گرتوەکان لە ساڵیادی دامەزراندنی خۆیان بڕیار لە با بڵێن هەڵمەتی هەفتەیەک دەداوە وڵاتان ڕێئەکەون لەسەری وە جۆرێک لە پابەندێتی لە نێوان وڵاتان دروستە بێ بە ئیلتیزامکردن بەم هەفتەیەوە دەلالەتی ئەوەیە کە پرسی داماڵینی چەک بابەتێکی گرنگە و هەستیارە بەڵام لە ڕاستیدا هەفتەیەک تەنها بەز نییە بەڵکو دەبێتە سەرەتا و دەستپێکێک بۆ ئەوەی کە یارمەتی تۆ بە بۆ بەرنامەدا بنێ و کار بکەی لە پێناو کەمکردنەوەی کاریگەریەکانی چەک و من پێم وایە کە زیاد لە کایەیەک زیاد لە دەستگایەک پێویستە لەم نێوانەدا ڕۆڵی هەبێ و حکوومەت بەتەنها بۆ خۆی ناتوانێت ئەم بابەتە احتیوا بکە و کۆنتترۆلی کا ئێمە پێویستمان بەلایانی کەم بە دەستگاکانی ڕاگەاندن هەیە لە چوارچەوەی بەرنمەیەکی وایە تاوتێ و گفتوگۆ لەسەر پرسی چەک و بەکارنەهێنانی و دوورکەوتنەوەلی لە چارەسەرکردنی کێشەکان و لە هەمان کاتە ئەو ڕێکخراوگەلەی کە لە ناو ساحەکای ئیشەکەن هەوڵ بن لە ڕێگەی چالاکیەکانیانەوە جۆرەك لە هۆشیاری بڵاوکەنەوە تەنانەت بە بڕوای من مینبەری مزگەوتەکانە بێ بەکاربێنین بۆ ئەوەی کە تەحریمی یەکلاییکردنەوەی کێشەکان بە چەک بکەین کە لە ڕاستیدا نەتیجە کوشتنی مرۆڤی لێ بێتەوە لە هەموو ئاینەکانیشدا کوشتنی کەسێک بێزراوە و بە بڕوای من ئەم هەفتەیەکی گرنگە بێ بۆ ئەوەی کە ئێمە بیکەینە دەستپێک و ئێمە زانین کە هەلومەرجی کوردستان سروشتەکەی تەبیعەتەکەی وایە کە چەک بە شێوەیەکی بەربڵاوی منیش ویستم هەمان پرسیار سەبارەت بەوە بکەم ئێمە ڕۆژتایرە باس دەکەین سوپاس بخوا کوردستانێکی ئارام کوردستانێکی سەقامگیر کوردستانێکی ئەمە باسی سەقامگیری کوردستانەکەین بۆچی ئێمە ئەبێت لە ناو کۆمەڵگاکەمان دیاردەی چەکەڵگرتن هەبێت وەکو کۆمەڵناسێک ئەمە بۆچیە گەڕێنەوە لە ڕاستیە ئێمە بێەوە بزانین کە کورد بە لە مێژووی خۆیان قەرزاری چەکە چەک یەکێک بۆ لە هۆکارەکانی بەرگریکردن لە قەزیەی کوردی و چەک یەکێک بۆ لەو هۆکارانەشی کە قەزیەی کوردی گەیاندۆتە ئەمڕۆ کە ئازادیە ئێمە ئەبوو ڕێزمان لە چەک بگرتایە نەک بە شێوەیەکی خراپ بەکاری بێنین کە دوجار نەفرەت لە بوونی بکەین ئێمە کۆمەڵگەیەکین کە لە ڕاستیا بە خەباتی پێشمەرگایەتی و بە خەباتی با بڵێن چەک وڵاتمان ڕزگار کردووە بۆیە چەک بەشێکی گرنگە لە مێژووی ئێمە
ئەبوو ئێمە لە ڕاستیدا کاتێکە ئازادی یەتە ئاراوە چەکەکانمان دابنایە و قەڵەممان هەڵگرتایە تا ئەم ڕۆژ مۆدێلی چەک هەڵگرتن و شانازیکردن بە چەک و بە کوردیەکەی پۆز لێدان بە چەکەوە دیاردەیەکی بەرچاو و ئەبیدرێ. ئێمە ئازانین هیچ ماڵێکی کوردی نییە چەکی تیانە بێ. خۆزگا بوونی چەک وەکو یەکێک لە هۆکارەکان بۆ بەرگریکردن لە خۆت بەکاربهێنرایە، نەک بۆ یەکلاییکردنەوەی کێشە. من لەسەر جادە لەگەڵ شۆفێری بەرامبەرمە تووشی دەمەقاڵەیەکە پرۆگرامێکیشمان سەبارەت بەڵێ بێجگە لە چەکیش سەبارەت بۆ تاوانانەی ئەکرێت بەناوی شوێن پەنجا کە زۆر جار ئەو قوربانیانە کە قسەی تیاکەن ئەڵێ خۆزگا دووز لەمان لە یەکتری باە خۆزگا دەمەقاڵەیەکمان بووە دواتر دوو ڕیش سپی یا بە ڕێگەی یاسا ئەمە چارەسەر ئەکرا بەڵام ناگەیشتینە ئەم حاڵەتێک نەتیجەی کوشتنی مرۆڤەکە پەشێمان بوونەوەیە. لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئەوەی وای کردووە لە هەرێمی کوردستاندا چەک وەکو یەکێک لە وەسیلەکانی ئەنجامدانی تونند و تیژی فەراهەم بێ ئەوەیە کە ئێمە مێژوومان با بڵێن لەگەڵ چەکا مامەڵی کردووە. بەداخەوە لە ماوەی 27 ساڵی حکومڕانی کوردیا نەمانتوانی وە مەسەلەن وا بکەین ئەو جۆرە لە هۆشیاری دروست بکەین کە مرۆڤەکان چەک تەنەها وەکو هۆکارێکی بەرگری بە شێوەیە یاساییەکەی تۆمار با بڵێن بە شێوە تۆمارکراوکە چکە لە وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکایە چەک دەفرۆشرێ و بەڵام نابێت بە نایاسایی بێەوە دەبێت بکرێ بە ناو لە چوارچەوەیەکی ڕاستیا مامەڵی لەگەڵ. باشە کاک فازڵ ئێستا باسێواکەین کە نابێ بە شێوەیەکی نایاسایی بێ بکرێ بە ناوە بەڵام پێشتر یاساکە بەو شێوە بوو کە کەسانی تەمەەن 18 ساڵ لە 2 ساڵ بۆیان هەیە چەک هەڵگرن. ئێستا هەموار کراوتە کاری لەسەر ئەکرێت بۆی کە بۆ 21 ساڵ بۆی هەبێت کە چەک بە مۆڵەتەوە هەڵگرێت. هێشتا پێتان وانێ وەکو کۆمەڵناسێک لە کۆمەڵگەی کوردی هێشتا 21 ساڵ لە ناو ئەم جۆش و خۆشانەی کە گەنجانی ئێمە هەیەە پێتان کەمە باشە ئەو تەوەی لە ڕاستیە بەڵێ ئەو بابەتە گرێ ئەدرێ بەو با بڵێن تۆ سلکی سەربازی تەیە بەزەنە وەزارەتی پێشمەرگەت هەیە خەڵکانێکت هەن لەو سلکایەوە یان لە ئاسایش دەوامەکەن ئەمانە بە شێوەیەکی یاسایی با بڵێن چەکیان پێ دەدرێ با بڵێ مۆڵەتی هەڵگرتی چەکیان پێ چکە وەزیفەکان ئەوەیە. بەڵام بەگشتی بۆ گەنجێکی تەمەەن 21 ساڵ کە مەسەلەن لە زانکۆیە یا زانکۆی تەواو کردووە هیچ وارد نییە چەکی پێبێت لە ڕاستیە واتە بۆ هاوڵاتی مەدەنی بە قەناعەتی من نابێت تەمەەن پێوەەر بێ بۆ ئەوەی کە چەک هەڵبگرێ هاوڵاتی مەدەنی چەکی ناوێت. یعنی ئەگەر لە حاڵەتێکە وا بخوازێت کە چەکێکی هەبێ لە ماڵەوە بۆ بەرگریکردن لە خۆی ئەوە پێویستە تۆمار بکرێەوە ئللا پێویست ناکات هەر کەسێت تەمەنی گەشتا ئەوە مەسەلەن چەک هەڵبگرێەوە. ئێمە ئەزانین کە یەکەمین جەلسەی پەرلەمانی کوردانی لە یەکەمین خولی پەرلەمانی کوردستاندا یاسا دەرکراوە بۆ مەسەلەی داماڵینی چەک. بەڵام لەبەرەوەی ئێمە تا ئەم لەحزەیەش وڵاتێکی موئەسەساتی دین زیاتر پارتە سیاسیەکان ڕۆڵیان هەیە لە ئیدارەدان و بەڕێوەبردن و سیستمی حکومڕانی و جۆرێکیش لە دابەشبوون لە نێو پارتەکان هەیە. ئەمە وای کردووە کە هەر حیزبێکی سیاسی یەکەیەکی هەبێکە دەستکراوەیە بۆ ئەوەی کە لەگەڵ چەکات تەعامل کازڵ ئەگەر وابێت ئێوەکو کۆمەڵ ناسێک تێبینیتان هەیە لەسەر ڕێنمایی ئەو یاسانەی کە سەبارەت بە هەڵگرتنی چەک. بەڵێ یەکێک لە موشکیلە گەورەکانی ئەم وڵاتە ئەوەیە کە یاساکان یاساییەکانەی نووسنەوە کە لە ڕاستیە ئەبێ کاتێک یاسا دادەڕێژرێ فۆکس گروپ بکرێ کۆمەڵناسی تیابێ دەروونناسی تیابێ مامۆستای ئاینی تیابێ ڕاگەیاندکاری تیابێ واتە کۆی ئەو پێک هاتەیەی کە لە ناو مجتەمەع و کۆمەڵگاکەی تۆیە بەیەکەوە ئەژین پێویستە لە داڕشتنەوەی یاساکانە ڕۆڵیان پێ بدرێ ببوورە نەک بە تەنها یاساییەک هەستێ ڕەهەندە قانونیەکانی ئەم بابەتە لێک باتەوە و دوجار لە چوارچێوەی کڵێشەیەکی یاسایی ئەدای بڕێژە و پەرلەمان پەسەندیکە. بەڵێ بە شێوەیەکی گشتی یاساکانی کوردستان کەم و کورتیان هەیە و ملاحەزەیان لەسرە و حتا لە دەرچوونی ڕێنماییەکانە
بۆ نمونە وەزارەتی ناوخۆ ڕێنمایی دەرەکە شوێنەوانی لە وەزارەتی ناوخۆ ڕێنمایی دەرەکەن ئایا بە ئاگان لە سەرجەم بوعدەکانی کۆمەڵگا ئایا بە ئاگان لە پرسی هەڵچوونە دەرونیەکانی مرۆڤ بە ئاگان لە لایەنە کۆمەڵایەتیەکەی ژیان بۆیە بە بڕوای من پێویستە لەم بابەتانە دەسە جەمعی بە هەماهەنگی لەگەڵ یەکترا کار بکەین بۆ ئەوەی بتوانین ڕێنمایی عەمەلیمان هەبێ سەیریکە لە ساڵی 92 پەرلەمانی کوردستان یاسای داماڵینی چەکی دەرکردووە ڕێنمایی پێ دەرکراوە هەتا 2022 کە ئێمە تێیداین ڕێنمایی و تعلیمات دەرەچێ بۆ کاریگەری نابێ باشە بویستم پرسیارە بکەم بەڵام کاریگەری ئێمە جەنابەت وەکو کۆمەڵاسێک ئەڵەی کاریگەری نابێت بەڵام لەلایەکی دیکەەوە کاتێک کە هەڵمەتەکان ڕائەگەێنرێت بۆ خۆی بە ڕێژەی دەبینین کەمتر بۆ تۆ لە 92 تاوەکو ئێستا تەنانەت هاوڵاتیانیش ئەبینین کە هاوکارن لەگەڵ دەستگا تایبەتمەندەکان کە پەیوەستن بەوە بۆ ڕاماڵینی یاخود داماڵینی چەک ئەمە چی ئەگەێنێت چی ئەگەێنێت بە بڕوای من بەشێکی زۆر لە دیاردەکان کات لەگەڵ تێبەڕبوونی خۆیان کاڵیانەکاتەوە دیاردەی چەکەڵگرتن فعلەن لە سەرەتای نەوەتەکانە کە تازە ئینتیفازە کرابوو خەڵک شانازی پێوە ئەکرد و تا ڕادەیەکی زۆریش ئەو مرۆڤانەی بە چەکەوە بیندران خۆشەویست بوون چکە تۆ هەستێگر پێشمەرگەن بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کاتە ئەم دیاریدەی چەکەڵگرتنە بۆتە عیبە یعنی بەڕاستی ئێستا من بۆ خۆم پێم ناشیرینە کە مرۆڤێگە بینم دەمانچەیەکی کردووە بێرێ و دیارە جوان نییە لەبەرەوە مەرج نییە تعلیمات و ڕێنمایی و یاساکانەمەی کردبێ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری و تێگەیشتنی تاکەکان وا ئەکا کە شتێ لە دوێنێ خۆشەویست بووە بەڵام لەم ڕۆیە بێزراوە بۆ باسی ڕۆڵی خۆتان ناکەی میدیا ڕۆڵی کاریگەری هەبووە لەم بابەتەیە واتە ئاستی هۆشیاری تاکەکانی گەیاندۆتەوە ئاستەی کە پێی ئەی بێ چەک هەڵبگرێ و شانازی پێوە بکە بۆیە من پێم وایە یاساکان بەتەنها کافی نین لەگەڵ یاسایە پرسی هۆشیارکردنەوە و بەکارهێنانی مؤسساتی ترکە هاوکارت بن لە ڕاستیە وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان حتا ئەگەرچی نەتەوەیە گرتوەکان ئەم هەفتەیە دیاری کردووە بۆ هەفتەی بەرەنگار بوونەوە لە کۆمەڵگەیەکی وەکو تۆە بێ ئاگایەوە مەیە کەشفیکە بڵێ من لەم هەفتەیە هەوڵەیەم سەیتەرەدانم بازگەدانم بزانم لە سارە چەکت پێ چەکی بێمۆڵەت خەڵک کە زانی لەو هەفتەیە چەکی بێمۆڵەت دەستی بەسەراگیرێ لە ماڵەوە دانی و نایخاتە باشکاتە وەکو کۆمەڵاسە پێتان پێویستە کە بە درێژایی ساڵ ئەم جۆرە هەڵمەتانە هەبێت جگەلەوەی کە کاری هۆشیارکردنەوە بۆ هاوڵاتیان ئەنجام بدرێت لە ڕێی ڕاگەاندنەکان بێت وەکو کۆمەڵاسەکانی ئەوکو ئێوەش میوان بن زۆر سپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بووی فازڵ عومەر کۆمەڵاس سەبارەت بە داماڵینی چەک و کاریگەریەکانی کە چەندە کۆمەڵگە بەرەو پێشەوە ئەچێت و کۆمەڵگەیەکی مەدەنی و جوانترە بێت سپاس دەکەین سپاس بۆ ئێوە دەستا